مامبورهان دانیشتووی گەڕەکی پەنجەعەلیە لە کەرکووک. ئەو گەڕەکی لە دوای ساڵی 2023 زۆرترین ڕێژەی ئاوارە کە گەڕانەوە لەم گەڕەکە نیشتەجێ بوون. بەهۆی ئەوەی برایەکی پێشمەرگە بووە، ڕژێمی بەعس لە ساڵی هەشتاکاندا خۆی و خێزانەکەی ڕاگواستەوە و خانۆکەشی داگیر کردووە. لە دوای پرۆسەی ئازادی عێراق گەڕاوەتەوە کەرکووک و لەو کاتەوە تا ئێستا چاوەڕێی ئەو بڕەپارەیە کە دەبوایە وەکو خەرەبوەری بگرن. كانت نوتي أمادة ستوصل برون عريزة بنوسين عريزة ما نسي بايع من هاوردو ليه فور مكان برد معنا مركز تك هيش زوره ناو ما ندرنا شو هيش تك أمانة كردوه ما هو كأمادة ستوصل خدي كردوه هيش تك أنا كردوه خل هيش تك ما نتيجة ما نية كان زارويشين لسه عنده اقتناع وقرر هيش نبون تبي زار من وازمانه وليه هەنگاوەکانی حکوومەتی عێراق بۆ قەرەبووکردنەوەی هاوڵاتیان جێگەی ئومێد نین. باسوخواسی ئەم هاوڵاتیانەش لێرە وەرگرتنیە و 10 ملیۆن دینارەیە کە دەبوایە چەند ساڵێک پێش ئێستا وەریان بگرتایە. زۆر کەسیش گێڕاوەتەوە تا ئێستاکانە عەرزێکی تەجاوزی دراوە پێ تا ئێستا بۆی نەکراوەتە تاپۆ تەنیا 10 ملیۆن قەرەبوونی وەرگردووە عەرەبەکان 20 ملیۆن قەرەبوونیان وەرگردووە گەڕانەتەوە عەرزیشیان وەرگردووە ئیستا دووبارە گەڕانەتەوە بە تۆکمەی گەڕانەتەوە لەم کاتەیە. لە دوای 12 ساڵ لە ڕاگررتنی کارەکانی لیژنەی مادی 140 ئەم ساڵ لیژنەکە کاراکرایە و 200 میلیارد دیناریش بۆ قەرەبووکردنەوەی هاوڵاتیان تەرخان کراوە. بەڵام بەلای حکوومەتی هەرێمەوە بڕەپارەیە کەمە چونکە قەرەبووکردنەوەی تەواوی هاوڵاتیان 4 تریلیۆن دیناری پێویستە. ئەوەی کە دراسەمان کردووە ئاساییکردنەوەی بڕگەی یەکەمی مادی 140 بڕێک پاری زۆر لەمە زیاتریەوێت چکە ئێمە ئامانەوێت هەموو ئەو کوردانی کە دەرکراون بگەڕێنەوە تەعویز بکرێنەوە و عەرەبە هاوردەکانیش بە هەمان شێوە تەعویز بکرێنەوە بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان جگەلەوەی کە لە ڕووی دیموگرافیاوە کۆمەڵی قەزا و ناحێش لە کەرکووکدا بڕێنراوە. تا ئێستا زیاتر لە 400,000 وڵاتی لە سەرجەم ئۆفیسەکانی مادی 140 ماون تاوەکو قەرەبوو وەربگرن. بۆ ئەم ساڵ تەنها لە ئۆفیسی کەرکووکی مادی 140 ناوی 100 هاوڵاتی کورد بە قەرەبووی 10 ملیۆن دینار و ناوی 50 هاوڵاتی عەرەبیش بە قەرەبووی 20 ملیۆن دینار گەڕاوەتەوە. ئەمە یەکێکە لەو گەڕەکە کوردنشینانەی کە لە دوای ساڵی 2023 زۆرترین هاوڵاتی ئاواری تێدا نیشتەجێیە، بەڵام بەشێک لەم هاوڵاتیانە تا ئێستا قەرەبووی مادی 140 وەرنەگرتووە. ئەگەر هەنگاوەکانی حکوومەتی عێراق و ئەو بڕەپارێشی کە ساڵانە تەرخانی کردووە بەم شێوەیە بەردەوام بێت، نزیکەی 22 ساڵی دیکە اینجا تەواوی هاوڵاتیان دەتوانن قەرەبووی مادی 140 وەربگرن. دیلان بەرزان، کوردستان 24 کەرکووک.